ذاتی خواهانشت ماله باشە دەی باشە باش وی ئەنیشکم کوڕە دایخرە ناڵبانگی کوێر بێسرە لە قڕێ وی بەرچۆن ڕۆژ براکە مەمان بۆ کارۆ کڕیوە وەڵا دەست خۆشە بەجددی دڵسۆزی خزمەت لە دکتۆر باش دەزانی قەش چۆن ڕۆنیتەوە منی سروشتی بەکارێن پاشێ برا بۆ نم نەچی بکەم سەڵی گازەکەی بەخۆتە گاز گازی سیارە چ لێ هاوی لێ سکۆرەتە دانیشی گەرم خۆ داپۆشە هەلەکی سەخۆیان بەتانی نابێ جارێک لەلۆن شەمای بەخۆتان جا بەتانی لێرە دانیشە دەستکاری شتێک نەگی باشە ئای بە حیامانەچ باش دەستکاری شتێکی تاو یەک دەست دەر نەچیت بەیانیان دایکیان باقی وێرە نەچی زەنامی لە سەجادەکە بڵێ و باوکمیان و دایک منازام چی دوکاندارەکە بێن نە کارتەکە بێتە ماڵەوە ئیمزایەک نەجایانی تۆ باشە خۆ ئیمزای نەکرد باش ئەسا بڕدی شادە جان بۆ ناکرێ بۆ ناکرێ بێتە دەرەوە بۆچی بۆ ناکرێ؟ ئەمە شتە دەرە بۆ ناکرێ نازانم وەڵام کوێنێەوە؟ وەڵای من ڕۆشتووی نازم تیان بۆ ناکرێ مە ڕۆشتین دای بەخۆشی بێ قوربانم ش نییە خۆ حازرکە ناچیتە پەنا ئاوە دوات ماوە ناچیت ئەنە و سێرانایی لە نەبێ خۆش نییە نا ناچی وایە دۆستۆزچی نەچی دەڵم ئاکۆس دە تۆ بچۆ ئەگەر ئازایی بچۆ ئەچیت ئافرین ئەچیت ئەچیت دڵم ئاوەکەوە کاکە ئەو ئاگر و مار ئامانیان نییە نە بەخوا ئامانیان نییە بۆیە مەچن مارگە بەشەغی مەچۆ کاکە بەشکەم دەفع بن بڕۆن کاکیبیان جان دەوەڕاوەجێ بێ ئامەیفان یەک تۆ بچۆ پێشەوە بڕۆ پێشەوە بۆ ڕەسم گرتن دەی نانا بڕۆ ناڕۆ ئاوگەڵە دەنجەرزە جەنجەرس دەنجەرس کاکە هیڤەکیان لێیا بە تۆ کارۆوەردەرە لەمە دەرگایەوەی لە دوکانین تەلەفۆن جواب ژیا کارۆگەر جوانتە کاکە درەنگە ناوی باکوای سەلفی وەرنەگرت کاکە دەگەگرا باش دەیگرێت باس تاکە ئەگەر ڕەسم ناگەی ڕۆین کاکە تاوە تام جارم تاوە هەر بەس بێم دارە برانی ئێوار و بخارێک بێناگە حاڵەوە چار لێ نەندرا کاکە خەتای ئاوای بەڕادێنەری ئاوێکی بۆ ناوین نەکڵۆکە بۆ چوار کوب چاسێکە چینەوە 55 لیترا هێناوە خۆمی تێنەکراوە برا ناخڵ ئێوارۆ تا سارد و سڕە و خۆری ئێستا تۆڵی خەتایەوەکەیە خەتای توێنەوە وەڵاوی چی من بۆ من ڕاکەم سیرکە بۆشە ئەوە چێ سەرتا ئەوەی چی لەسەدا شادە بەس بەڵە بەڵە زانێ قورآن پاشارم بیخۆ تای مقباوی گەرمی نایی چیت نەوێ شاهر وایە بۆ خوا چای بۆ خۆ پیاڵۆ بێنە هەر وایەوە بۆ خوا چایخانەیە بۆ ئاچا بە مشتری یەک لایەنیان شێکیان بەس بەڵە بەڵە زانێ وتم مەوەستە ما بۆ ڕسمە ئاقا دڵاکەم پێم وتی مەوەستە ڕسمی ئاوا داوێ تێگەڵم دوو فیلتر دەشتی چی کردو؟ ئەمانەوەی کاتێک لایکی کەسەیەکی بەدڵێنیە لە پڕادە سبەرێکەوێ
ئەو کۆڕەتشیم بێ بە خۆم ئەفەوتا ئەمانەوەی کاتێ لایکی کەسێک هۆیانی چی؟ چۆکم بەسەر سەوەی ناگەی کرێزای پێشانگەکە دەرمانەکە ڕێپەنای کاتێ سینگڵ یا تۆش ڕێک بەرەوەڵی لە حەمامەتی دەرەوە خاوری پێنی راچەوە ئەوەش خوشکە زاکەم هەم دەستکەم بە چاوتە ئەوەیە کاتە تازە دەستگیرانم یەکەم سەیرانەکەن بێتەوە ها یەکسەر ئاواییە ڕستمێک گومانگەرە هەناسە شیا تاکای من کاتە تازە بەخوا قژێکی ناشرینە هەر ناشرین دیاریکە لە بنا ئەو قژی بنە ناوەڵا خۆر تو داخیەوە لە خۆی پێگەنێ بابا پاتەکەی ناشینە سەیگە گەڵایکی ناشین کیسمی کۆنی پاتە خۆم بە پیری ئەیکە نابینی ئەو قژە جاوە باڕۆکەی دامنەوە ئاشتا وەرە کۆدۆ شێف کۆدەوە وەرە کۆدە بۆ ناگڕی وەرە کۆدەوە بۆ قورعانە سووریش لە تۆ چێ سمیێڕشی تۆش قەڵەوە تۆ قەڵەوە ناهی کاتە ئیشی بەتی بەبێ یەک کەس نایدۆزێتەوە بەڵام ماکەیشی پێ نەبێت چۆنە ئەمە کوالیتی باشە طبعا تۆزێ ڕەونەقی سینی تایە ڕەونەقی سینی هاوەتی برا ئەی کڕیانی شتی کارەوە کە دوور نابێت ئەیلێت گۆرانی بۆ مێنە زۆر کارە خۆی بۆشە بێنێتەوە جاکەش من ژیرەکە چەڵاک دەبێت پێشەی نیە شەباتە گۆرە یەکری شەوزێنی خوا سەربازی